شارێک خەریکە سەوارەکەشی نامێنێت. مێژوویەکی سەدان ساڵەی هەیە، بەڵام کنە و پشکنینی تیادا نەکراوە و هێندەی نەماوە خاک و خۆڵەکەشی ون بێت. لێرە جێکەوتی دووەمی شاری کەفریە کە ناسراوە بە قەرەوەغڵان. سەردەمی مێژووی مەسەلەن ئەم شوێنە دەگەڕێتەوە وەکو مەسحێکی مەیدانی لەلایەن بەرەبەرایەتی ئاساری عێراق داینا بۆ سەردەمی ئاشووریەکان ئەگەڕێتەوە، بەڵام بەهۆی ئەوەی کنە و پشکنینی بۆ نەکراوە، بۆیە ئێمە لێکۆڵینەوە لەو نووسراوانە کە گەشتیارەکان یان هەرچی نووسراوی مەسەلەن ناوچەی خۆمان چۆن باسی ئەەکەن بۆمان دەرەکەوێ کە ئەمە لە سەردەمی ئەشکانیەکان هەبووە، وەکو پێشتر باسمان کرد ئاشووری و ئەشکانی و ساسانی و تەنانەت هین ئیسلامیش بۆ سکەی کوفیان دۆزیە، سکەی ئەرساسیان دۆزیە، سکەی ساسانیان دۆزیە، هەروەها پەیکەرێکی تەمسیلی شەڕی بین ساسانیەکان و بین ڕۆمانیەکانەکە. بۆیە ئەمە مێژوویەکی کۆنە. ئێمە ئەتوانین بڵێن مێژوەکەی مەسەلەن ئەگەڕێتەوە بۆ هەزاران ساڵ، پس ئایا ئەم شارە کەی ڕووخاوە تا ئێستا مەسەلەن دڵنیا نین، بەڵام بەپێی ئەو تەحلیل و مەسەلەن خوێندنەوەمان کردێ بۆ ئێرە ئێمە زانین لە 1233 مەغۆلەکان هاتن هێرشیانە کرد پێش هۆڵاکۆ، چەندین هێرش پەیتا هاتنە بۆ ئەم ناوچێنە. لە 1233 هێرشیان کردە سەر ئەربەل یان هەولێری ئێستا لەگەڵ داخۆقا شاری داخۆق، هەروەها زەنگاباد کە پێشبینیەکەم ئەمە زەنگاباد بێ. ئەو جارە دووەمجار چوینە بۆ سەرڕەمەڕا یان سامڕا. ئەو سەردەمە سەردەمی کۆتایی عەباسیەکان بوو، بۆیە مەلاکان خەتیبەکان داوایان کرد لە خەڵک بچنە هانای 15,000 ئەسیریان گردووی لەم شارانە، وەیە شەڕێکی گەورە لە نزیک تکریت یان ئەم لای دژلە ڕوویدا، توانی هێزی عەباسی توانی 15,000ەکە ڕزگار بکە. وەیە ئەم بۆ بۆچوونی من ئەمە ئەم شارە ناوی زەنگاباتە لە 1233 لە ناوچووە. قەرەوغڵان کفری ئێستایە لە سەردەمی ساسانیدا، هێشتاش شوێنەواری خانوەدا ڕووخاوەکانی ماون. تا ئێستا ئێرە مەسەن ئەم شوێنە کە بەپێی ئەو تەسویەی کە ئەمەلەی پرۆسەی تەسویە لە چلەکانە کریا، ئەمە پارچە زەوی ژمارە 3ە، ڕووبەرەکەی 108 دۆنمە وەکو کشت و کاڵی نووسراوە، بەڵام لە حەقیقەتە خۆی ئاسارە، چکۆ ئێمە کاتێ بینیمان لە تەسویرەوە مەسەلەن چەند دەدەیان ژووری تایە کە دەرکەوتی، ئەوانەیش دەرش نەکەوتێ لەوانێ بە سەدام بێ، درێژەکەی لەوانەیە کیلۆمەترێک بۆ 2 کیلۆمەترە بێ، پانیەکەیشی 300 بۆ 500 هەوێ. بەڵام ئەو گردەی تەنشتی کە گردی قەرەوەغڵان بە ئاسارش هەر هاتووە، ڕووبەرەکەی تقریبان 6 دۆنم و 13 ئۆڵکە بوو. ئەوە وەکو ئاسار وەکو شوێنەوار حساویان کردێ لە تەسوێی هینە چلەکانە، بەڵام ئەم شوێنە تا ئێستا هەر بە کوشت و کاڵی ماوە، ڕۆژ بە ڕۆژ مەسەلەن ئەیکێڵن و دیوارەکانی و بان سەقفەکانی هەمووی تێکەچێ، بۆیە ئەبێ هینێکی چارەسەرێک بۆ ئەم شتانە دروست بکە، بۆەوەی ئەمە سنفی ئەم زەویە لە کشت و کاڵەوە بگۆڕێت بۆ شوێنەوار.
ئەم شارە دێرینە مێژوویە تەنها کنە و پشکنین، مێژوەکەی ناخاتە ژێر خاک و خۆڵەکەیەوە.